نوێنەرانی کەرکووک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێبینیان لەسەر دوا بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم هەیە کە دابینکردنی موچە بە ئەولوێتی هەنگاوەکان دانراوە پەرلەمانتەران ڕاشی دەگەێنن دەبوو پرسی ناوچە جێناکۆکەکان وەک ئەولوێتی هەنگاوەکانی حکوومەتی هەرێم بناسیێنرایە. بەداخەوە ئەو کۆبنەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیرانی هەرێم کە لە بەیانی کۆبنەوەکەیە کە لە ڕاگەیاندراوی کۆبنەوەکەیە باس لەوە کراوە کە ئەولەویەتیان دابینکردنی موچە ئەبێ کە دلیلی ئەوەیە کە پیان دابین ناکرێ موشە و باس لەوە ئەکرێت کە لەو کۆبنەوەی باس لەوە کراوە هەموو داهاتەکانی کوردستان بە نەوت و داهاتە ناوخۆیەکانەوە چۆن دابەش بکرێ هەر چۆنێ دابەشەکەن بە 2 مانگ بە 6 ڕۆژدارێ ناتوانرێ موچە بدرێتە خەڵک ئەمە حاڵەتێکە ئەمە پێوترێت داڕوخانی ئابووری ئینهیاری ئابووری ئەوەی بەسەر کەرکووک هات لە 16 ئۆکتۆبەرە کە ئەوان بەرپرسن تێیداوە ئەیانەوێ خەڵکی کەرکووکیان بەجێ هێشتووە لە نەهامەتیە و ئەمڕۆژ خەڵکی هەرێمی کوردستانیان تووشی ئەو دۆخە کردووە و دێنە سەر شاشەکان و بێباکانە قسەکەن ئەولەویەتمان دابینکردنی موچە ئەبێ ئەم قسەیە حەقی محاسەبەکردنە لەسەری. بەڕەئی من یەکێک لەو مەلەفە گرنگانی کەەوە ئەمڕۆکە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی کوردستانە لە ماوەکانی ڕابردوو لە دوای 16 دەوە نەمانبینی نە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێک جدی لەسەر ئەم منتیقانە بنوێنێت نە پەرلەمانی کوردستان هەڵوێستێکی جدی لەسەر ئەم منتیقانە بنوێنێت و ئەمانە دەرئەنجامی ئەوەیە ماڵی کوردی پەرتەوازی ناو ماڵی کوردی ناو قیادی کوردی کە نەتوانن تەشخیصی کێشەکان و نەخۆشیەکان بکەن و پاشان هەمویان پێکەوە بەرەو چارەسەرێکی گونجاو بۆ بدۆزنەوە هەموو ئەمانە گەڕێتەوە بەوەی کەوا وەکو ئاماژەم پێی کرد پەرتەوازی و نەبوونی یەکریزی یەک هەڵوێستی لە نێو ماڵی کوردیە بۆیە من پێم وایە لە ئێستا بێمە لەو مەرحەلەیە کۆتایی پێبێنین مەرحەلەی گلەیکردن و ئاراستەی گلەیی بۆ بەرامبەر دەبێ ئەمە گلەی لە خۆمان بکەین کە خۆمان نەمانتوانیوە هەنگاو بۆ رەو چارەسەری کێشەکانمان بنین بە فعلی. لێپرساوێکی باڵا یەکێتیش لە کەرکووک داوە لە هەردوو دەسەڵاتی یاسادانان و بڕیاردان لە هەرێم دەکات هەڵوەستە لەسەر پرسی کەرکووک بکەن و پرۆژەشیان بۆ دۆخی نوێی کەرکووک هەبێت. بەدڕنیاییەوە بودجە و بودچە و ژیانی خەڵک بەشێکی ئەساسیە گرینگە بەڵام لەوەش گرنگتر ئێمە ناوچە جێناکۆکانە حەقە حکوومەتی هەرێم پەرلەمانی کوردستان و مانەوەی ئێمە حیزبە کوردستانیەکان بوونی ئێمە بۆی پاراستن لە خەڵکی ئەم شارەوە بەخۆشتان نەزانن لە دوای 16 ئۆکتۆبەر قۆناغەکان بە قۆناغێکی دیکەدا تێدەپەڕێت دەبێت مانەوەی ئێمە بۆ ئەوە بووە کە داکۆچی لە میلەتەکەمان بکەین و هەوڵ بدەین لە چوارچێوەی دەستور لە چوارچێوەی یاسا ئەو خروقاتانەی دەکرێت چ گرتن بێت چ تەجاوزاتی دیکە بێ لە چێوەی یاسا مانگرتن خۆپیشاندان شێوازی مەدەنیانە بتوانین دەنجی خۆمان بگەێنە لایەنی پەیوەندیدار و هەوڵ بدەین ئەم خروقاتانە ئەم ناحەقیانەی دەکرێت بە پێچەوانەی ئەوە وەکوتم ڕێکاری یاسایی خۆپیشاندان ئەنواعی ڕێکاری دیکە هەیە هەوڵ بدەین داکۆچی لە میلەتەکەمان و لە ناوچە جێناوەکان بکەن. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن لە دوای ئاڵۆزەکانی 16 ئۆکتۆبەرەوە دەبوو پەرلەمان و حکوومەتی هەرێم هەڵوەستیان لەسەر دۆخی کەرکووک بکردایە بەڵام تا ئێستا هیچ بەدەنگەوە هاتنیەک لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دۆخی نوێی کەرکووک نابینرێت. وەک نوێنەرانی کەرکووک ڕایدەگەێنن ئەگەر پرسی موچە و بوجە لە ئەولوێتی کاری هەرێم بێت ئەوە کەیسی ناوچە جێناکۆکەکانیش پێویستە لە پێشەوەی داخوازەکانی حکوومەتی هەرێم بێت و پێشیان وایە کە لە ئێستادا کەیسی کەرکووک لەلایەن دەسەڵاتە جیاوازەکانی هەرێمەوە بە پێی پێویستکاری بۆ ناکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.